ئەمڕۆ 4 ڕەمەزانی 1429 کۆچی بەرامبەر بە 4 ئەیلولی 2008 زاینی لەگەڵ دەرسێکی تر لە زنجیرەی ساتێ یاد دانیشین بیرێک لە قیامەتمان بکەینەوە بە ناوی هۆشێک لە قیامەت. ئێمەی ئەهلی ئیمان بە فەزلی خوای پەروەردگار بە قەناعەتێکەوە بە دڵنیاییەکی تەواوە و باوەڕمان وایە کە دوای مردن زیندوو بوونەوە هەیە. کەسیش گومانی لە مردنەکە نییە. خوای گەورە فەرمێ: إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. ئەو مردنەی ئێوە لێی هەڵدێن حتمەن پێتانەگا، حتمەنەگەنەوە بەوەی کە ڕووە و ڕووی ئەو مردنە ببنەوە و کەسیش ناتوانێت نکوڵی لەمە بکە. بۆ سەلماندنی زیندوو بوونەوە ئەوە ئەبێ شێوازێکی تری گفتوگۆ و هێنانەوەی چەند دەلیلی تری فەلسەفی و عیلمی و بەوانەی کە بەرامبەرێکی بێدین بیەوێ قەناعەت بکە، ئەبێ بەو شێوێ لەگەڵیا بدوێن. ئەم مەجلیسە هی ئەو نییە. ئەم مەجلیسە بۆ ئەو کەسانەیە کە باوەڕیان بە مردنەکە هەیە و باوەڕیان بە دوای مردن هەیە، بڕوایان بە خودی ڕوحکێشانەکە هەیە و کە چۆن لەلایەنی مەلائیکەتی خوای پەروەردگارە و ڕوح ئەچێشرێ و ئەو ڕوحەش بەرزەبێتەوە بۆ ئاسمان، پاشان خوای پەروەردگار بڕیاری لەسەرەدا کە لەکوێ ئەبێت تاکو ڕۆژی زیندوو بوونەوە. ئەم کۆڕوودانیشتنەمان لەگەڵ ئەو مسلمانانەیە کە گومانیان لە زیندوو بوونەوە نییە، باوەڕیان وایە کە خوای پەروەردگار فەرموویەتی: الله لا إله إلا هو ليجمعنكم إلى يوم القيامة. خوای پەروەردگار الله عز وجل هەر ئەوە کە شایەنی پەرستن بێ و هەر ئەوە کە خوار و ئەو بە تەئکید گومانی تیانیە و جەختی لێکراوەتەوە کە ئەو هەمووتان کۆ ئەکاتەوە بۆ ڕۆژی دوایی، ڕۆژی زیندوو بوونەوە و ڕۆژی پاداشت و سزا. کۆڕی ئەمڕۆمان لەگەڵ ئەو مسلمانانەیە کە بەو باوەڕەوە بەو یەقینەوە ڕوویان لە خوای پەروەردگار کردو و باوەڕیان بەم ئیسلامە تێهێنا. ئەوانەی کە باوەڕیان بە قیامەت هەیە و دیندارێکی پاکن، سەرڕاستن لەگەڵ دینەکەیە و خوایان خۆشەوێ، ئەوانەی کە باوەڕیان وایە حتمەن خوای پەروەردگار لێیانە پرسێتەوە، ئەو کەسانەی کە لە سزای خوایی ئەترسن و ئومێدیان بە پاداشتی لای خوای پەروەردگارە، قیامەتیان هەمیشە لە بیرە. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم عادەتی وابوو کە هەر کەسێک چاکەیەکی لەگەڵا بکردە چاکەکەی بە باشتر لەگەڵا ئەکردە. هەر کەسێ هەواڵی بپرسیایە هەواڵی ئەپرسیەوە، جگەلەوەی هەر چاویە ژێڕا لە ناو سەحابیەکانە ئەگەر کەسێکیان دیار نەبوونایە هەواڵی ئەپرسی.